سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکان بۆ سەر تاران و بە ئامانجگرتنی چەند ناوچەیەکی پایتەخت، دەست بە سەرکرانی لانی کەم 68 هاوڵاتی لە پەیوەندی بە ڕووداوەکانی شەڕ، بەرزبوونەوەی نرخی نەوت پاش دواخستنی بڕیاری سەربازی ئەمریکا، خراپی دۆخی دۆ بەندکراوی بریتانیایی لە زیندانەکانی ڕژیم و کوژرانی ئیمام جومعەی وەرامین لە هێرشەکانی ڕۆژی ڕابردوو. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکان بۆ سەر تاران و بە ئامانجگرتنی چەند ناوچەیەکی پایتەخت. ڕۆژی دووشەممە 3 خاکەلێوە شەپۆلیکی نوێ هێرشە سەربازیەکان بۆ سەر تاران دەستی پێکرد و هاوکات چەند ناوچەیەکی جیاواز لە پایتەخت بوون بە ئامانج. بەپێی زانیاریەکان سیستەمی بەرگری ئاسمانی لە چەند شوێنێکی تاران لەوانە باشووری ڕۆژهەڵاتی شار چالاک کراوە. هاوکات وێنە و ڤیدۆی بڵاوکراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشان دەدەن کە بینایەکی سەر بە وەزارەتی بەرگری لە گەڕەکی سەیاد شیرازی لە باکووری ڕۆژهەڵاتی تاران کراوەتە ئامانج. لەم پەیوەندیەدا سەرۆکوەزیرانی ئاڵمان ڕایان گەیاندووە کە لە گفتوگۆیەکدا لەگەڵ سەرۆک کۆماری ئەمریکا نیگەرانی خۆی سەبارەت بە هێرش بۆ سەر ژێرخانەکانی وزەی ئێران دەربڕیوە و پشتیوانی لە دواخستنی ئەم هێرشانە کردووە. دەست بەسەرکرانی لانی کەم 68 هاوڵاتی لە پەیوەندی بە ڕووداوەکانی شەڕ. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە ئەمنیەکان ڕایان گەیاندووە کە لانی کەم 68 هاوڵاتیان بە تۆمەتی پەیوەندیدار بە ڕووداوەکانی شەڕ دەست بەسەر کراون. بەپێی ڕاگەیاندنە فەرمیەکان ئەو کەسانە بە تۆمەتی وێنەگرتن لە ئەو شوێنانە کە بوون بە ئامانجی هێرشەکان و پەیوەندی لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستیان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بەرزبوونەوەی نرخی نەوت پاش دواخستنی بڕیاری سەربازی ئەمریکا. ڕۆژی ڕابردوو پاش ڕاگەیاندنی دواخستنی هێرشی سەربازی بۆ سەر ژێرخانەکانی وزەی ئێران نرخی جیهانی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە. بەپێی راپۆرتەکان سەرۆک کۆماری ئەمریکا ڕایگەیاندووە کە بەهۆی بەردەوامبوونی گفتوگۆکان مۆڵەتی هێرشەکان بۆ ماوەی 5 ڕۆژ وە دواخستووە. ئەم گۆڕانکاریە لەلایەن سەرۆک کۆماری ئەمریکاوە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ زیاتر لە $113 و هەروەها نرخی پارەی ژمارەیەک لە وڵاتانی ئاسیا بە شێوەیەکی بەرچاو لە دابەزیندان. خراپی دۆخی دوو بەندکراوی بریتانیایی لە زیندانەکانی ڕژیم. بەپێی دوایین زانیاریەکان دوو هاوسەری بریتانی کە لە ئێران بە تۆمەتی جاسووسی بەندکراون ڕۆژی دووشەممە 3 خاکەلێوە لە پەیامێکدا نیگەرانی توندی خۆیان دەربڕی و ئاماژەیان بەوە کردووە کە ژیانیان لە مەترسیدایە. بەپێی راپۆرتی گەیشت و کریک فۆرمەن کە لە مانگی یەکەمی ساڵی 2025دا لە کاتی گەشتێکی جیهانی لە ئێران دەست بەسەر کرا لە پەیامێکی تۆمارکراودا باس لە هەستکردن بە تەنهایی و بێهیوایی دەکات. ناوبراو بە باس لە خراپی دۆخی بەندکرانیان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەکات و جەخ لەسەر ئەوە دەکاتەوە کە پێویستە ناوەندە پەیوەندیدارەکانی وڵاتەکەیان هەموو هەوڵەکانیان بۆ ڕزگارکردنیان بخەنەگەڕ. کوژرانی ئیمام جومعەی وەرامین لە هێرشەکانی ڕۆژی ڕابردوو. ڕۆژی دووشەممە 3 خاکەلێوە هەندێک سەرچاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان راپۆرتێکیان بڵاو کردووەتەوە سەبارەت بە هێرشێک لە ناوچەی خەیرابادی وەرامین کە بە گوێرەی ئەم راپۆرتانە ئیمام جومعەی وەرامین کوژراوە. بەپێی ئەم سەرچاوەیە لە ئەنجامی هێرشەکەدا کەسێک بە ناوی داود محەممەدیاری و هەندێک لە هێزە پەیوەندیدارەکان بە ناوەندە ئەمنیەکان لەگەڵیدا کوژراون. بەپێی دوایین زانیاریەکان کوژراوانی ئەم کەسە حکوومەتیە ببورن کوژرانی ئەو کەسە حکوومەتیە زیانێکی زۆری بە دەستگای ئەمنی هێزەکانی ڕژیم گەیاندووە و سەرەڕای ئەوەش بۆتە هۆی ترسی هێزەکانی دیکە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە لەلایەن ناوەندە هەواڵنێریەکانی ڕژیمەوە ئەم هەواڵە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. ئێدانەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ژێرخانەکانی لوبنان لەلایەن میسرەوە.
ڕۆژی دووشەممە 3 خاکە لێوە حکوومەتی میسر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ژێرخانەکانی لوبنانی ئێدانە کردووە. لە بەیان نامەی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتەدا هاتووە کە وێرانکردنی ژێرخانەکان نیشانەی سیاسەتێکی سزا بۆ هەموو هاوڵاتیانە و هەروەها ئاماژە بە هێرش بۆ پردەکانی سەر ڕووباری لیتانی کراوە. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆمەڵێکی زۆر لە پردەکانی وڵاتی لوبنان نیگەرانی زۆری سەبارەت بە قەیرانی نوێ مافی مرۆڤ لە جیهاندا ساز کردووە. دووە هەواڵمان سەبارەتە بە داواکاری رووسیا بۆ کۆتایی هێنان بە گرژیە سەربازیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژی دووشەممە 3 خاکە لێوە رووسیا خوازیاری کۆتایی هێنان بە گرژیە سەربازیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە و پێوایەکە بە ڕێگای سیاسی دەتوانرێت ئەم قەیرانە چارەسەر بکرێت. وتەبێژی کریملین ڕایگەیاندووە کە دۆخی ئێستا پێویستی بە چارەسەری دیپلۆماسی هەیە و هەروەها رووسیا هوشیاری داوە سەبارەت بە هێرشەکان لە نزیک ژێرخانە هەستیارە ئەتۆمیەکان لە ئێران. بە پێی راپۆرتەکان هەفتەی ڕابردوو موشک لە نزیکی ژێرخانە ئەتۆمیەکانی بوشێر کەوتووە بەڵام زیانێکی گەورەی بەدووادا نەبووە. هەروەها ئاماژە کراوە کە پەیوەندیەکان لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بەردەوامە و داواکاریەکانی بۆ پاراستنی ئەم شوێنانە زیاد بووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایتان.